ئەمشەو کاتژمێر 12 قۆناغی سەرژمێری کۆتایی پێدێت دەبوو یەکسەر دەست بکرێتەوە بەوەی کە بژمێرەکان ماڵەکان بگەڕێن و 77 پرسیارەکە لە خەڵک بکەن، بەڵام 5 ڕۆژ ناگەڕێن، هیچ ماڵێک ناگەڕێن. زیکەی زیاتر لە 20,000 بژمێر و کارمەندی سەرژمێری خولێکیان بۆ دەکرێتەوە لە دوای سبەینەوە. 5 ڕۆژ لەو خولەدا دەبن سەبارەت بە سژنی خێزان. ئەمڕۆ ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەری ئاماری هەولێردا کرد، وتی ئەم 5 ڕۆژە ئەوان کار ناکەن و هیچ ماڵێکیش ناگەڕێن تاوەکو کارمەندەکان یاخود بژمێرەکان خولەکەیان تەواو دەکەن. لە دوای ئەو 5 ڕۆژەوە دەست دەکەنەوە بە گەڕان ماڵ و ماڵ دەگەڕێن و ئەم جارە پرسیارە زۆرەکان دەکەن بە پێچەوانەی دوێنێ و ئەمڕۆوە کە تەنها ناوەکانیان تەسجیل کردووە لە لای خۆیان. ئەم جارە پرسیارە زۆرەکان دەکە دەربارەی کەلوپەلی ناوماڵ، دەربارەی هەندێک پرسیاری تەنانەت تایبەتیش لە ئەندامانی خێزان. ئێمە پرسیارمان کرد کە ئەمە عێراق و ئەو ناوچانەی مادەی 140 یاخود ناوچە جێناکوەکانیش دەگرێتەوە، ئەوتیان بڵێ ئەو ناوچانش دەگرێتەوە. و پرسیاری ئەومان کرد خەڵکێکەیە لێرەوە لە هەرێمی کوردستانەوە لە پارێزگاکانەوە ڕۆیشتوتەوە بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر بۆ ئەوەی لەوێ ناویان تۆمار بکرێت، ئەوانە چی بکەن؟ ئەوان وتیان ئەوان دەتوانن بمێننەوە ئەم 5 ڕۆژە تا دوایەوە 5 ڕۆژە لەوێ، یاخود دەتوانن بگەڕێنەوە هەرێمی کوردستان دواتر بۆ پرسیارەکانی دیکە کە تیمەکە دەستیان کردەوە بەکارکردن بگەڕێنەوە ناوچە جێناوەکان و لەوێ ناوی خۆیان تۆمار بکەن. وەکووتم ئەمشەو ئەم قۆناغی سەرژمێری و قەدەغی هاتوچۆش کۆتایی پێدێت. لە دوای ئەوەوە تا ماوەیەکی زۆر بژمێرەکان ماڵ و ماڵ دەگەڕێن و پرسیاری خۆیان دەکەن و خەڵکیش وەڵامیان دەداتەوە.